بۆیە ئەم قسانەی دیگۆڵ کە کەشفی کرد کە ئەم دۆلارە تەزویرە و زێڕی لەگەڵدا نەدراوە جیهان تووشی شۆک بوو جیهان تووشی گەورەترین کارەسات بوو معاملەش ناتوانین ڕابوەسی تازەی شەکە هاتووە بەو دۆلارەیە بۆشە هەموو خەڵکی تاسابین هەموو خەڵکی عاجزە هەمووی بێزارە بێتاقەتە کە ئەم خەڵکە ئەم جیهانە خۆڵ کراوە بە چاوی کنێکسیان داوتنێ لە زیاتی پارە باشە چی بکەن چی نەکەن لەو کاتە دۆلار شکستی خوارد زێر بەرز بووە هەر خەڵکە و بابا بوو زێر پاشەکەوت بکە کە من زۆر لە دەرسەکانە دایمەن ئەڵێم ئاگادار بن دۆلار نامێنێ بۆیە زێر دابنێن لە زیاتی پارە مەڵێ ئەوەندە دەفتەرم هەیە ئەگەر 2 لیرەت هەیە لە ماڵێ ئەم 2 لیرێ باشتر لە دەیان دەفتەر کە لە ماڵێ هەتا بۆ چونکە ئەم لیرە ڕۆژێک دادێ بەکەڵ کردێ بەڵام ڕۆژێک دادێ ئەم دۆلارە لە ماڵەکەی خۆتە ستۆکە بی و ئیشی پێ ناکرێت لە جێگای خۆی ئەمرێت ئەبێ بۆ گەرمکردنەوەی حەمامەکان ئیشی پێ بکە گەرنا هیچ ئیشی پێ ناکرێت ئەو باش بزانە بۆ دیگۆ ئەبینی ئەم کۆبوونەوەی کرد و هەمووانی کۆ کردەوە بۆی کە ئەم چاواشەکاریە بە خەڵکی فەڕەنسا و بە هەموو جیهان ڕابگەێنێت لە ساڵی 1969 ئیستیقالەی کرد دەستی لە کار کێشاوە وتی خەڵچینە نە من ڕێز و زەڕامە و نە ئەمانەش وەزیرەکان ئێمە هیچمان بەدەست نییە و حکوومەتێکی کارتۆنینە و گاڵتەمان پێکراوە و هیچمان بەدەست نییە و ئەبێ قبولیشی بکەین ئەو دۆلارەیە ئەجینە ئێمە ئەچینە ناو لیستی ڕەشەوە بۆشە چەندین زار ویستیان تیرۆری بکەن CIA بەڵام سەرکەوتوو نەبوون لە کوشتنی چارلی دیگۆڵ سەرۆکی فەڕەنسای ئەو کاتە بۆ لە ساڵ 1969 ئیستیقالەی کرد ئەم چەواشەکاری پێ قبوڵ نەبوو و بەڵام چی جیهانی هەژاند و جیهانی بەخەبەر هێنا لەم چەواشەکاری کە لە پەیماننامەی بریتون ووت هەبوو بۆیشە بابێنەوە سەر مۆزوعەکەی خۆمان ئەم چەواشەکاری بەردەوام بوو لە ساڵی 69 تا ساڵی 1970 تقریبا نزیکەی 2 ساڵ ئەم ململانێ بەردەوام بوو و دۆلار بەکەمی ئیشی پێکرا لە بەروی ئازانی کە ئەمە کلێنکسە و هیچ قووەتی نییە و هیچ زێر لەگەڵدا نەدراوە بۆیە بڕیارێکیاندا وتیان فەڕەنسا تۆ پارەکەی تۆ بای چەندە گوتیان بای ئەوەندە تەن زێڕەیە یعنی فەڕەنسا نزیکەی 2400 و هەندێک تەن زێڕی ئەکرد پارەکەی ئەو بۆیان نووسی کە تۆ 2454 تەن زێڕی هەیە لەو کاتە بۆیان دانرا هی ئەڵمانیا کە زۆر وێران کرا بوو ئەڵمانیا زۆری قەرز کرد بوو وتیان پارەکەی تۆ بای چەندیە ئەو پارێکە وەرت گرتووە ئەو دۆلارەرە حسابیان کردێ 3833 تەن 3833 تەن ئیتالیا چەندی قەرز کردووە ئیتالیا 2500 و هەندێک تەن زێڕی ئەکرد ئەو پارێکە قەرزی کردووە ئیتر ئەو وڵاتان کە وەریان گرتە بوو هەموو بۆیان نووسرا کە ئەمە وەکو باڵانسێک لای ئەمریکا بێ حتا ئەوڕۆکەش ئەو پارێ تەنها نووسراوە بۆش ئەگەر لە هەر ئابووری ناسێک بپرسیت بڵێ ئەڵمانیا چەند پارەیە یەکسەر ئەڵێتن ئەڵمانیا نزیکەی 110 ملیار یەدەجی زێڕی هەیە تەوعەن بێئاگایە لەوەی کە ئەمە بۆی نووسراوە تەنها وەکو باڵانسایتی ئیش پێ ناکرێت مردووە باڵانسێکی مردوو ئیشی پێ ناکرێت وەکو چەکێکی مردووە لەلایەتی لای ئەمریکایە فەڕەنساش بە هەمان شێوە یەک دینکە زێڕی نییە یەک چیلۆ زێڕی لە ماڵەکەی خۆیدا نییە ئیتالیا بە هەمان شێوە ئەو وڵاتانی کە قەرزیان کردوی یابان بە هەمان شێوە هیچیان یەدەجی زێڕی حەقیقییان نییە هەموو بۆی نووسراوە لەو کاتێک کە دیگۆڵ کەشفی کرد کە ئەم پارەیە تەزویرە بۆیان نووسراوە بۆیە بەوە هەڵ نەخەڵەتێن بڵێن ئەو وڵاتانە عاقڵن هۆڵندا و ئەڵمانیا و فەڕەنسا و هەموو یەدەجی زێڕی دانا و حسابی بۆ دوا ڕۆژی خۆی کردووە وەڵڵی هەمووی تەماشەکاریە جگە لەوەشە باسی ئەوە ناکەن ئەگەر ئەڵمانیا 3833 تەنی بۆ نووسرابێت لەو کاتەوە لە ساڵی 65ەوە باسی ئەوە ناکەن کە ئێستا خاوەنی 7 تریلیۆن دۆلار قەرزدارە 7 تریلیۆن دۆلار قەرزدارە باش ئەگەر تو 100 میلیارد باز بکەیت ئەی بۆ باسی 7 تریلیۆن قەرزەکەی ناکەیت هەم کۆی قەرزەکانی باشە قەرزی میلەتەکەشی 4 تریلیۆنە بە هەردووچان حکوومەت و میلەتی ئەڵمانیا 11 تریلیۆن قەرزدارن باشە ئەدی باشە 100 میلیارد وەکو لە من مشتێکە لە خەرمانێک بۆ باسی خەرمانەکە ناکەن بۆ باسی مشتەکە ئەکەن ئەگەر ئەم پارێ بە حەقیقیش هەی بێ لە دەستی بێ لە بەرلین بێت هەر ناکاتە وەکو باسم کرد وەکو پلاستەرێکە لەسەر برینی سەرەتانێکی بدەیت ئەم پلاستەرە چ کاریگەری هەیە بۆ سەرەتان هیچ کاریگەری نییە ئەم وڵاتان تووشی سەرەتانی قەرز بوونە
ئەم یەدەگە زێڕێکە داناوە کە ئەڵێ هۆڵەندە بەشی 50 ساڵی خۆی داناوە ئەڵمانیا بەشی 50 ساڵی خۆی داناوە وەڵڵاهی هەمووی درۆی زرە ئەمە حقیقەتێکە بۆتان باسەکەم کە بە مێژوو بە ئامار هەموو لەلامانە لەلامە و هەمووشم بۆ باسکردوونە لە دەرسەکانی نهێنیەکان بزانە داگیرکاری ئەڵمانیەت و داگیرکاریە لە زۆر جێگای باسم کردو بۆ توانن بگەڕێنەوە سەرۆکانیش ئەگەر خوای گەورە دوام عمریدام و زیاتریشان پێشکەشەکەم و بۆتان ڕوون ئەکەمەوە کەواتە ئەم یەدەگانە هەر هەمووی درۆیە ئەم یەدەگانە لەو کاتە دانراون بۆیان نووسراوە ئەم موضوع ماوە ئەم چەواشەکاریە ئەمریکا لەو ململانەدا بۆی ئەمریکا زێڕی مەمنوعک لە ناوخۆی ئیشی پێ بکرێت بۆیە فەقیرترین میلەتی ئەمریکینە کە یەک دانە زێڕیشان لە ماڵێدا نییە 40 ساڵ مەمنوع کرا زێڕ معاملەی پێ بگرێت هەر کەسێک ئیشی پێکرا بە چەند ساڵێک ئەچۆ